ئازیزانی کورسات نیوز سڵاوتان لێبێت بە هیوای ئەوەین کە ڕۆژانی جەژن زۆر بەباشی جێبپەڕێنن ئەم شەویش لە بەرنمەیەکی تری گەنجینە لەگەڵ هاوکارم زانە لەگەڵتانە بین دووبارە سڵاو لەبێ سڵاو لێبێلانە زانە خۆشحاڵین لەگەڵ ئێوەی ئازیز لە بەرنمەیەکی جیاواز لەگەڵ کەسایەتی جیاواز ئەمانەوێ تیشی بخەینە سەر ناوڕۆکی ژیانی کۆمەڵایەتی و ئەوەی کەمتر ئێوە بەرگوێتان کەوتویان گوێتان لێ بووە بۆ ئەوی لە جەژنا دوورکەوینەوە لە هەندێک سترێسی سیاسی و لە هەندێک کێشەی سیاسی میوانەکانی ئەم شەوی بەرنامەی گەنجینە بەڕێز مەحموود سەنگاوی کەسایەتی سیاسی و سەربازی بارێمی کوردستان کاک مەحموود زۆر سپاس دەکەین و لەگەڵ کاک مەحموودیش کاک دێکان شەهید محەممەد هەیە کە ئەندامی پەرلەمانی کوردستانە و یەکێکە لەوانەی کە نزیکە لە کاک مەحموود سەنگاوی ئەمانەوێ ئەو تەجروبەیە تێکەڵاوکەین هەرچەندە کاک مەحموود ئەوەی بە فعلی تێکەڵاو کردووە کە وەکو فەخر و سەروەریەک بۆ خۆی ئەمێنێتەوە لە دوایی کاک مەحموودا لەگەڵ کاک دێکانی شاگفتوگۆکە زۆر باشە زۆر بەخێر بیت کاک مەحموود شنتان پیرۆز بێت ئێوە بەخێر بێن زۆر سپاسانەکەین جژنی قوربان لە هەموو لایەک پیرۆز بێ لە هەموو مسڵمانانی دنیا و لە کەسوکاری شەهیدان و کەمەندامان و زندانیانی سیاسی و ئەنفالەکان و لە هەموو لایەک پیرۆز بێ بە ئومێ دەکەم ئەم جێژنانە بە خۆشی بگەڕێتەوە بەسەر میلەتەکەمانە هەرچەندە بەداخەوە ئێمە لەبەرەوە میلەتێکی ژێردەسە بووین تەنیا جێژنەکانی ئیسلام جێژنە دینیەکان جەژن بۆ لای ئێمە جێژنەکانی تر زۆر ئەهمیت نەدراوەتێ لە ناوچە دوورە دەستەکان ڕەنگە لە شاری سلێمانی و لە هەندێکجێگا بە تایبەتی شاری سلێمانی لە سەردەمی پیرەمێرد و ئەوانەوە مرکزی ئەوە بووە کە جژنی نەورۆز وەکو جژنێکی نەتەوەیەتی کراوە بەڵام ئەوانە ڕەنگی نەداوەتەوە بۆ ناوچەکانی تر لای ئێمە لە کۆنا زۆر بە درەنگ زانیوانە جژن نەورۆز وانە تەنیا جژنە دینیەکان لای ئێمە جژن بووە زۆر باشە جاکە مەحموود بۆی لای بینەرەکانمان نەبێتە پرسیار خاڵێکێ سووربوونەوەیەک هێ لێرە ئەوە زیبکەیەکە دەرمانم لێداوە هەرەوەندە دەرمانم لێداوە و ئیساکە ئەمڕۆ ئیساکە کە تۆزێ تاخیر بووم بۆ ئێوە لای دکتۆر حەمە یوسف سعیدجاف دەستی ماڵەوەی هاتوو ئیستا دەرمانی داومێ بۆ چاکبوونەوە دەستی ماڵەوەی لە پشت نییە دەستی ماڵەوە ئەو ڕۆژەوتم لە پشتێتی ئەو قەپی لێگرتووە بەڵام ئەو نییە بەیواز و باش بوون کاک مەحموود دوو لە ژیانی سیاسی ئەم شۆ ئێمە ئەمانەوێت ئەو شتانەی کە ڕەنگە هەر نەدوت بێ یان ئەوانەی کە لە نزیکی شۆ کاک مەحموود دەناسن گوێبیستی ئەو قسانە نەبوو بن ئێمە ئەم شۆ لە گەنجینەوە ئەو قسانە ببیستین و ئەو قسانە بین بە بینەرەکانمان ئەمەوێت جارە باسی هەر لە مناڵیەوە کاک مەحموود مناڵێکی چۆن بوو مناڵێکی فەقیر بوو یان مناڵێکی عەجوول بووی دیارە هەر لە سەرەتای ژیانەوە دیارە ئەو مناڵانە کە عەجوول بن دایما دەستیان لە هەموو شتێک داوە لە شەڕ و لە تفەنگ و لە سیاست و لەوانە هەرچەندێ ئێمە بە حکمی ئەوەی خەڵکی لادەیەکی دوورە دەست بووین مەکتەب نەبووە لەو منتیخانەی ئێمە بەڵام بەسەر ئەوەی شەوە ئێمە ئەو کاتانە هەتا تۆپمان دەست ناکەوتکە یاری پێ بکەین ئەچوین بە تووکی وڵاخ هینمانەکرد لە بەهارە وڵات و کەی لێ بێتەوە کۆمانە کردەوە ماسوویە وڵاخکە تا بۆ تۆپیکی ئەوەنە و ئەو ساب بەوانە یاریمانەکرد و تۆپی لاسێکیش نەبوو یاری پێ بکەین و ئەو سەردەمانە خۆتان نەزانن ئێمە لەبەرەوە دوور بووین شتێک هەبوو پیان و کێل و بەرد بەردمانە نایەوە بەردمان تێگرت لەم لاوە دوو تیمە لەو لاوە تیمە لەم لاوە ئەگەر ئەویان دەستی ڕاست بواە زووتر بەردەکانی شکان و سەرکەوتووە بۆ ئەوەی دەسی ڕاز نەبواە دایما ئەیدۆڕان قەتدا لاسیکە دروست کردو لاسیک ئەوە هیچ لاسیک بۆ چۆلەکە و بۆ ئەوانە و دوای ئەوساکە زۆر جاری شەوانە ئەو کاتە مناڵ بووین بە دوای چۆلەکە هاگەڕێن لە لانەکەیە دەستمان پیا کرد هەموو جارێ ماریتیانە لە بیرمە بە باپیرم خوا ئەفریقایان نەنکەم ئەوە ڕۆڵ ئەوە ماری تایە دوای مار خەپەکات دەستان گوێمان نادایە هەنێ جاری تر ڕۆیشتین ئەو چۆلەکانی نیشتەوە شەو دەرگاکەمان لێگرتووە ئەو کاتە لای تێژ نەبوو بەچراوە بە دوای ئەوان ئاگەڕێن ئەمان گرتن ینی ژیانێکی زۆر سەرەتاییمان هەبوو و من هەتا گەورەش بووم زۆر پێم پەتی بوو
کلاش و ششم لە پیان نەبوو ئەتا باوکی من پیاوێکی فەقیر بوو ئێمە 5 برا و خوشکێک بووین فەقیر بووین دەستمانە ڕۆی ئەوەی باوکم پەیدای نەکردا شتێکی تر نەبوو کە ئێمە یارمەتی باوکم دێن تا ئەو دوایانەی کە وردە وردە ئێمە پێگەین و ئێمەژی تر بە فەلەعات و بەوانەوە خەریک بووین و هەمەجە برایەکی گەورەم هەیە ئەو بۆ ماڵی باپیرم باوکی دایکم شوانیە کرد و ئەوانە و ئیتر ئێمە وردە وردە ئێمەش بە فەلەعات و بەوانەوە خەریک هەر لەو مناڵیا کە ئاوا ینی لانی مادیتان زۆر خراپ بوو باسێکی ئەو کاتی جەژنم بۆ بکە ینی هەموو منداڵێک حەزی بە جەژن و بەجلی جوان و حەزی بەوەیە کە خۆی بگۆڕێ ئەو کات ئێوە جەژنتان چۆن بەڕێ کرد جەژن ئەو سەردەمانە شتێکی زۆر ئاسایی بوو و ئەو کاتانە هەتا خواردنەکانیش نەبوو یعنی زۆر ماڵ هەبوو لە جێژنیشە برنجیان نەبوو بیکەنە چێشێکی برنج بخۆن هەرچەنێ دیەکەی ئێمە لە دیەکانی تر باشتر بوو بە حکمی ئێمە لەسەر ئاوی ئاوەسپی بووین باوکم مەرەزەیە کرد تەماتۆ بامەیە کرد ئەوانەیە کرد ئەوانەمان هەبوو و هەنێک کەس ئەوەیشی نەبوو هەر ساوەر بوو قەرەخەرمان بوو ئەگەر دەستکەوتایە ئەویش خۆتەزانی ئەرزێکی پاکوانە نەبوو لەسەر ئەرزی خۆڵوانەیە کە نیوەی بەرد بوو ئەوانەمانە کردووە زۆر جاریش شتێک هەبوو پیانەوە ڕشتا نانیان کرد نانەکە تۆزێ نیان یەڵا باش ببرژێ تۆزێ بە هینی خالیینانە کردو ئەیان بڕیەوە ئەوانە وەکوی ساکە چۆن هەنێشت ئەندۆمی هینەکەنە سەر بنجۆوانە لە جاتیەوە ئەویانە کرد جلی ئەگەر جلی جوانمان هەبواە ئەما کردە بەرمان بەڵام زۆر کەم جلی جوان بە چەند جەژن زلێکی جوان دەستەکەوت وڵی جاری وایە بە هەموو بە 4 ساڵ دەستێ جل دەست ناکەوت بکەنە بەرمان بەڵام لەو دوایانە وردە وردە تۆزێ باشتر بوو کە ژیانمان باشتر بوو کە ئێمە پێگەیشتین وانە بەڵام لە سەرەتای ژیانمانەوە ژیانمان زۆر خراپ و خۆتەزانی ئەو سەردەمانە سۆپەیش نەبوو سۆپەیش نەبوو ئیتە کوانیەکە بوو خوانەکەەوە ئەیان کرد و پشکلیان لەسەر و دانیان دایانەکردن ئەوەیتر ئەوەندە دووکەڵە چووە چاومانەکە خەومان لێکۆت هەمومان مناڵ بین لە بیرم ئەگریان چاومانە کزایەوە ئەگەریان فانۆزیش نەبوو چرایەکە بوو پیانە و فتیلە ئەو چرایە هینێکی بوو فتیلەیەکی بوو لەسەرەوە و نەوتیان تێە کرد نەوتیان تێ کردێتە ئاگریان پێوەنا دووکەڵی ڕەش چوە ئاسمانە بەیانی کە لە خەوا لەسایان پڕ لوتمان بوو لە دووکەڵی ڕەشی ئەو ژیانێکی منداڵی سەخت بووە ژیانێکی زۆر سەخت بوو ژیانێکی یەکدار سەختمان بەسەر بردووە ئەو ساکە یادگارێکی جەژن نیە جگەلەوەی کە جلو بەرگەکە نەبووانە وەڵاهی یادگاری هەموو ژیان یادگاری ناخۆش بووە هەتا ئەو کاتانەی کە پێگەیشتین کە پێگەیشتینی تر ئەم سەختێ تاکەی بەردەوام بوو کاک خۆی هەتاکو ساڵی 1970 و 1970 ئانێژ ئەو ژیانە کەمێک گۆڕانی بەسەرا هات مەبەستم بۆ تەمەنی خۆی تەمەنی گەنجیشت بەو شێوەیە هەر بە سەختی بڵێ جلمان هەموو شەڕ ئەگەر لە کتێبەکەی منە هینەکانم ڕسمەکانم بیری جلێکی شەڕم لەسەرایە و کڵایەکم لەسەرای و لەبەر ئەسپێ و شت سەرمانیان نەتاشی هەموو جارێ سەرمانیان نەتاشی دوایی لە یادمە نانکم ما بوو خۆعافریکا ئێوارە لە بۆەوەی کراسەکانمان زۆربەی خام بوو ئەوە لە دوو لاوە ئەیانگرتویان تەکەنەوە ئاگرەوە خۆ بکردنەوەگرەوە ناس پێکەوتە ناوینەکۆکوانەکە و تەقەیە هات نەوتیان نایە لە سەرتان جاران بە نەوتیش بەڵام سەرمانیانە تاشی ئەو کاتەنە و سوشتی باشیش نەبوو بابینە سەردەمی گەنجی مەسەلەن کە پێگەیشتی ڕاستە خۆ کە فامت کرد و بووی بە پێشمەرگەیان من لە تەمەنی 15 ساڵیە لە سیانزەی 1960 بووم بە ئەندامی پارتی دیموکراتی کوردستان ئەو کاتە عمرم هین بوو لە ئاسی ئەوشانە ئەو کاتە وایە تەمەنی لە 18 ساڵ کەمتر نەبووایە و ئەو کاتە ئەندامێتی پارتی بە چەند مەرحلەیەکە تێپەڕی مەرحلەیەکم پیانۆت لایەنگر مەرحلەی دووەم پیانۆ پاڵیرا و بەرحلەی سێم بووینە ئەندام لە 1960 بوومەتە ئەندامی پارتی و دوایی بەردەوام بووم لە دوای ئەوەی تر بوومەتە پێشمەرگە تاکو ئاشبەتاڵ پێشمەرگە و لە ئاشبەتاڵ گەڕامەوە هەر لە منتیقەی سەنگاو هەر لە دیەکەی خۆماندەیەکە ناوی کۆیک بووە هەر لێ خان و ماڵ وشتوان هەیە هاتینەوە لە ئاخر ڕۆژەکانی کە ئەفۆکە خەریکوتەوا بوو چین تەسلیم بووین
تەسلیم بووینی تر خۆتەزانی ئەو کاتانە وەزعی کورد ئەو فەڕی خراپیا بوو هەتا ماڵە عەرەبەکان کە ئەهاتن هەموو دەغڵودانی کوردیان ئەخوارد مەڕەکانیان تێکە کورد نێوێرا قسە بکە وەزعێکی خراپ بوو تا من ساڵی 76 پەیوەندیم کردە کۆمەڵی مارکسی لینی کوردستانەوە لە ساڵی 77 جارێکی تر بوومەوە پێشمەرگە لە هێزی پێشمەرگەی یەکێتی نیشتمانی کوردستان بەردەوام بووم تاکوی ئێستا بەڵام ئەو کاتانە دیارە گەنجێکی هاروهاج و ئەوانە بووم. چۆن بڕیاریەوە دابیبی بە پێشمەرگەکە؟ من بە حکمی ئەوەی تێکەڵی سیاست بووم و ئێمە بنەماڵەیەکیشن باوکشم لە 1930 باوکی شەید بووە لە شەڕی ئەوباری بنەماڵەیەک بیندایمە هەستی کوردایەتی و هەستی نیشتمان پەروەری و ئەوانەمان لە دروست بوو و ئەو ماوانەیش کە من پارتی بووم پێشمەرگەی پارتی بووم خۆتەزانی ئەو کاتانەیش هین هەبوو مجلە و جەریدە و ئەوانە هەبوو ئینسانیان خۆدۆ هەستێکی نەتەوەیی و ئەوانە لای گەنجەکان دروستە بوو. تەلەبە نەبووی ئەو کاتە؟ من مەلا بووم کۆلکە مەلام تەلەبەیەتیم نەکردووە. مەلایەتی چۆن کاک محمود؟ مەلایەتی چۆن؟ ئەوانەی کتێبە دینیەکان کتێبە دینیەکانم ئەوانەمان نەخوێن. بانگت داوە لە لادێک لەسەر نابانم نەداوە بەڵام جزمی ئەمە و تەبارەک و نازام ئەوانە و هەنێک کتێب هەبوو فەتح الخەریب و فەتح الموبین و ئەمانە ئەوانەمانە خوێند و ئێمە پیاوێکیش لە دیەکەمان بوو ئامۆزای دایکم بوو پیاوێکی وشیار بوو ئەو کاتە ئەو شوعی بوو پیاوێکی وشیار بوو ئەوی شەر دایمە لە دەوری کۆبینەوە قسەی خۆشی بۆکردنی و باسی سیاست و باسی ئازادی و باسی ئەوانەیەکە لە بیرم دێ ئەو کاتانە لەبەر ئەو بیرانی هەبوو ئاغا شتەکان زۆر ڕقیان لێ بوو ئەوان هەوڵیانەدا خەڵک وشیار نەبێتەوە هەوڵیانەدا خەڵک بە ئاگا نەبێت لە دنیا بۆ ئەوەی هەر ژێردەسە بێ ئەوان بیچەوسێنەوە بەڵام ئەو دایمە دژی ئەوانە بوو و هەرچەنێ مەلا بوو ئەو بەڵام زۆر بڕای بەدین نەبوو سید لە بیرمە چۆن مەلایەک بوو کاک وەڵایی ئیتر ئەو کاتانەوە بوو مەلایەکی شوێعی بوو مەلایەکی شوێعی با تۆزە باسی ئەو کاتکن کە لە شاخ بووی بەڵێ گەنج بوویت کە چویتە ئەوێ باس لەوە کرد گەنجێکی چالاک و خوێن گەرم و کە چویتە ئەوێ ینی بەحکمی ئەوەی لە ساڵی 74 ژەر پێشمەرگە بووم غەریب نەبوو کە لە جارێکی تر بوومەوە پێشمەرگە و دیارە ئەو کاتانەی گەنج دایمە حەزەکە وەکو ئەوەی چۆن یاریچیە کێبەرکیەکە بۆی بێتە یاریچیەکی باش ئێمەش هەوڵمانەدا ئێمە کێ لە هەموو کەس ئازاتر بێ کێ منیش یەکێک بووم لەو کەسانە هاوڕەکانم بڕوایان پێم بوو زۆر ئازاد چۆ کاک محمود دەست پێکردەوە من لە ساڵی 77 لە هەرێمی پێنج خەرەدا سەرەتای دروست بوونی هەرێمەکان بوو ئەو کاتانە هەموو گەرمیان یەک کەرتیشی بۆ دروست نەکرا بوو دوایی کەرتێکی بۆ دروست کرا و ئەم کاک سامان گەرمیانیە هات بوو بە فەرماندەی ئەو کەرتە ئیتر وردە وردە گەشەی کردو ئێمە کەرتێکی ترجا بووە من لە ساڵی 79 بۆ یەکەم جار بووم بە جێگری هین ئامر مەفرەزە بەڵام بەداخەوە ئەم مەفرەزەکان لەگەڵ ما بوو شەید بوو دوایی من بووم بە ئامر مەفرەزە و دوای ئەوە بووم بە جێگری خالید گەرمیانی خواڵی خۆش بێ هەمویان شەید بوون و دوای خالید گەرمیانە بووین بۆ فەرماندەی کەرتی پێنج و ئیتر لەبەرەوە گەنجێکی هاروهاج و بەتوانا بووم لە ڕووی جەستەییەوە لە هێزی پێشمەرگەی کوردستانە ڕەنگە بەس حەمەڕەش لە من بەتواناتر بووە شەید حەمەڕەش لە هەمومان بەتواناتر بووە جەستەیەکی زۆر بەهێزیە بوو لە شاخ جەژنتانە کرد کاک محمود جەژن کوا بووی جێژنیی نەوەڵ هەر ماڵێک جژنە و ئێوە ڕەنگە لە ناو ماڵ کەس و کار و خوشک و برای خۆتانە نەبووبن لەوێ لە ناو برادەرەکانی خۆتان لەوێ یعنی ئەو یادەتان ناکردەوە یان هەر ناوەڵا هیچ ئەو یادەمان نەکردە بەرەوە کاتە ئێمە بووینە مارکسی بڕوامان بە جەژن و بڕوامان بە دینیش نەما هەر بڕات بە جەژن نەبوو هەر بڕوامان بە جەژن و بە ئەوانە هەر نەبوو ئەگەر لە ماڵێکا بووینە نانێکی بکردایانێ نانی بداینێ بەڵام لە سەرتاوە هەتاکو ئەو کاتانەی کە شەڕی ئێران عێراق دەستی پێ کرد و عێراق تۆزێ زەعیف بوو ئێمە بەیانیان لە دی هەر ناماینەوە تاکو جەژن بکەین بەستی شاخە هەنێ نانمان هەڵە گرت و چوونە کونە شاخێ بۆ خۆمان لەبەرەوە سەعات 3:04 بەیانی هەموو بەیانیە لە ئەوەیەکان دەرەچوونە دەرەوە ئەگەر بەفر بواە باران بواە
دەرەچوونە دەرەوە لەبەرەوەی جێشی عێراقی هاتن بە شەو دەورەی دیەکانیانەدا ئێمە زوو دەرەچوونە دەرەوە بەوەی نەکەوینە ناو بۆسەی جێشەوە و نەکەوینە ناو بۆسەی جاش و وانەوە لە ژیانی شاخ و نەهامەتی زۆر زۆری تیا بۆ هاوڕێکەت شەهید دەبێ بریندارە بێ مەسەلەن بێ کەلوپەلی پێویست لە بەردەستانیە بەڵام حتمما بێ بەسەرهاتی خۆشیش نەبووە بەسەرهاتی خۆش هەبوو لای کاک مەحموود لە شاخ وەڵاهی بەدرێژایی ئەو بەسەرهاتی خۆش ئێمە لەبەرەوە گەنج بووین دایمە بەسەر ئەوەی شۆکە شەید بوون لە ڕێگەمانە بوو بەسەر ئەوە کە پارەمان پێ نەبوو بەسەر ئەوە کە جلی باشمان لە بەرانە بوو پێڵاوی باشمان لە پیانە بوو بەڵام ئومێدێک لە پێشمانەوە بوو ئومێدێک لە پێشمانە بوو ئەموو ئێمە میلەتەکەمان ڕزگارەکەینیان هەتا ئەگەر شانازیشمانە کرد ئەگەر شەید بین شەیدی نەبینە شەیدی نەتەوەکەمان شەیدی ڕێگای ڕزگاری وڵاتەکەمان نازانم ئەگەر ئێوە کتێبەکەی منتان خوێندبێتەوە بیرەوەرەکانی سەنگاوی من لە ساڵی هەشتاونۆ بۆ 90 پارتیزان بوو ئەو کاتان نەخۆش کەوتم تووشی گرانتا بووم ئینسان ئەگەر زۆر خواردنی نەبێ و ئەوانە زەعیفێت تووشی گرانتا بێ من تووشی گرانتا بووم ئیتر آخر لە حزەوتم من ئیتر کۆتاییمە وەسێتم کردوتم کاکە من ئەمرمەوە کۆتاییە بەڵام بمبەن شەیدێکەیە کەس نازانێ کوڕێکیە تا ئێستا لە دێی زستانە بە خاک سپێراوە ناوی حەمامین بووە لە ساڵی 64 شەید بوو لەوێ لەگەڵ جاش و جێشوانە تووشی شەڕ بوون و شەید بوو نیانە قەبرتا ئیسا کەس خاوەنی نییە کەس ناتوە لێ کوڕێکم شەید بووانە وتم لە لای ئەوە ئەگەر پێتان کرا کۆتاییت بەخۆتیان نابوو ئەوەندە نەخۆش بوو بمێژن وە شانازی شەکەم کە من ئەو کاتانە گەرمیان و کاروان و شنۆ هەبوو لە ئەو کاتانە دوو کوڕکچێکم هەبوو کاک مەحموود کەی بڕیارەوەدا هاوسەرگیری بکەیت و ژانی هاوسەرگیری کەی بڕیاری ئەوەدا کە ئیتر خێزان دروستکەیت و جا ئەوە من ساڵی هەشتا ساڵی هەشتا ژن بێنە ئەو کاتانە ئیتر من بڕوان بە ژنێنان وشت نەبوو بڕوان پێی نەبوو نەوەڵا بڕوان پێی نەبوو بەڵام چۆن قەناعەتێ کرد خاڵم خوالی خۆش بێ منی زۆر خۆشەویست با پیری ئەو کوڕە ڕۆژێک لەگەڵ باوکما هاتن وتیان کاکە ئەوە تۆ چتە تەمەنێکەوە ئەوەی تر وەختی ئەوەی ژن بێنیتر من وتم من ئەمە ژیانمە و نەماڵم هەیە و نەجێگام هەیە و نەهێنمەیە وتیانەوە ئەمە ژنت بۆ دێنین و ماڵیش دروستە بێ و ژیانیش دروستە بێ و کەس هەموو شتێکی نەبووە کە ژنیێنا والحاصڵ چون داوای دایکی گەرمیانیان بۆ کردم دایکی خزمی دایکم بوو ئەو کاتانە ئەوان دایکی گەرمیانیان دامێ پێشتر بینی بوت یان ناسی بوت خزممان بوو ئەم ناسی بەڵام من نەبڕوان بە خۆشژنی هێنان بوو نەبڕوان بەوە بۆ سەیری ژنیش بکەم یعنی هەر پێشۆش خۆشەویستی و دڵداری ئۆشتارە نەکرد بوو بەڵێ ئەیسا ئەوانیانی چەند جار چوومەتە ماڵیان نانی بۆ هێناوە مینی بۆ هێناوە ئیتر بەڵام وەکو زۆر بە ئاسایی تەماشام کردووە قەت تەماشام نەکردووە بڵێم ئەمە ڕۆژە ڕژان داوایی بکەم یان نییە قەت بیرم لای ئەوە نەبووە بەڵام دوایی خاڵۆم و باوکم زەخمیان خستە سرم ژنم هێنا جارێ خۆشەویستی هەر لە ئارایان نەبووە نەوەڵا خۆشەویستی چی ئێمە خۆشەویستیمان بەس بۆ تفانەکەمانە بوو ئەی باشە دوایی کە خێزانە پێکەوە نایتر قەنەعەتە بە وەزعەکە کردیان تازە مەجبوری خۆتۆ بە مەجبوری ینی یان خۆ مەجبوری ئیترەوە بەڵام ئەویش هەموو ژیانی نەکبەتی بوو لەگەڵ منە بە برسێتی و بە نەبوونی و بەهینی ئاوارەی لە ئێران و کە گەیشتینەوە ئێرەش پاش ماوەیەک نەخۆش کەوت نەخۆش کەوت چوونە سوید لە سوید نەخۆش کەوت 11 ساڵ بە ئەو سەرەتانەوە مایەوە ئاخر جاریش لە خەستەخانەی کارۆلینسکا لە ستۆکهۆڵم ئەو نەخۆشیە نەیەک کوشت ڤایرۆسە لێدا کوشتی ڕۆژێ ئێوارەی پێش ئەوەی ئەوە کۆچی دوایی بکایتر من لێرۆ ڕۆیشتم ئیتر چوون بۆ لای وتم ساداوە هاتووم ناڕۆمەوەی تر لێرە وتم ئەم بینی وەزعی خراپ بووتی ئای چۆنە بۆ ناتبینم خۆ چاوم ئەبینەوە بەڵام بەداخەوەی تر کۆچی دوایی ئەڵێن کاک مەحموود لەو مۆزوعەیە وێڕای ئەوەی عسکەری بووە زۆر بەتون دەرکەوتووە لای خەڵک بەڵام مۆفایەکی زۆر تایبەتی بۆ خێزانی نواندووە دایکی گەرمیان
هەر ژنێکی ئاسایی نەبوو بەڵێ ژنێکی قارەمان بوو لە ئاگەر بباریایە زۆر گوێ نادایێت لە تۆپباران لە هین گوێی نادایە ئێمە شەڕی زینانەمان کرد لە ساڵی 1984 بۆ 1985 شەڕێکی یەکجار گەورە بوو شەڕێکی تاریخی بوو شەڕی زینانە لە بەیانیەوە شەڕ بوو هەتاکوی ئێوارە جاش و ئەسکەری و هینێکی یەکجار زۆر کوژرا عێراق وەکوی ئازاری پێگەیشت پێی ناخۆش بوو تیاری ناردە سەر خانووەکەی ئێمە لە بانی مردیەک هێنایی بانی مردە 5 تیارە لە ماڵەکەی ئێمەیدا جاشی تیا بوو جاشەکان یان ئەوە ماڵەکەی 5 تیارە لە ماڵەکەی ئێمەیدا و کات هەر گەرمیانمان نەبوو ماڵەکەمان ئاگری گرت چووە ناوە ئەگرەوە نێڵە گەرمیان سووتی ئەگەرمێنیان دەرکرد و پشتیشمان شاخ بوو گەرمیانی گرتووە باوەش و ڕای کردبوو لە شاخە چووە ئەشکەوتێکەوە کوڕێکی خزمان لێ بخوا ئەفریقا شەید بوو دوایی جەمالی نابوو دوایی بە دوایە گەڕیاوتی سعدە دیار نییە و لەگەڵ مناڵەکەیە بە خوێنی پێە ڕۆیشت بوو بۆ هینەکەی بۆ ئەشکەوتەکە دۆزی بووەوە لەبەرەوە بە پێی پەتی ئەو بە بەردە دەڕانە ڕۆیشت بوو هەموو شوێن پێی کەوت و بە خوێنەوە لەبەرەوە ژنێکی زۆر گەورە بوو ژنێکی زۆر ئازا بوو داوای هیچی لە من ناکرد هەر ئەوەی لا مهم بوو من بمێنم لەی مهم نەبوو ماڵ و ژیان وانەی کاک محمود لەگەڵ منداڵەکانتان نێوانە چۆنە زۆر ڕەنگە برادرن و ئەوە هێن بەڵام کوڕەکان مناڵەکانی ئەوانم لە خۆیان خۆشترێن جەرگیجەرەکانم خۆشترێن لەبەرەوە ئەوانیش کە بیبیێنی ئەواران کا لێوە بدەرەکەم ڕاکەن هەموو حتا باشم پێکەن ناو دوو کوڕ کچێکت هەیە من دوو کوڕوسێک کچمەیە دوانیان داوەتە شوێکیان ماوە کچەکانیان کوڕەکان کامیان زۆر خۆش نێوان لەگەڵ کامیان باشترە وەڵا نێوانم لەگەڵ هەمویان نەخۆشە شتێک فەرقەر هەیە لەبەرەوە ئینسان بە کچ باشترە بۆ دوای اعتراف کاگەرمیانش اعتراف ناکە کچ باشترە بۆ باوکو دایک هەتا کچ بە ڕەحمە برادێکم هەیە دایما ئەو کچەکانم خۆشترەوێ لە کوڕوتم بۆ ئەو کاکە کوڕەکانم کچی خەڵکەیان بە کچەکانم خۆیان ماو یەکی کوڕێکشم بۆ دێنن ئەو لەبەرەوە کچەکانم خۆشترێدا من هەمویان وەکو یەک خۆشەوێ هەمویانم خۆشەوێ ئێستا کەسێ کاروان و کاگەرمیانی بردبێ بەڵێ کەسێ بردبێتی کاروان و کاگەوان خۆیان لە ماڵی خۆیانان بردوونیان بەڵام لەبەرەوە نزیک مناڵەکان دێن و ئازانم هەموو دنیایی منە کە مناڵەکان دێن بۆ لەمەنیان درێژ بێ ئینشاڵڵا کۆبوونەوەی خێزانیتان هەیە ببوورە کۆبوونەوەی خێزانیتان هەیە بەردەوام لەگەڵ هەمویان دێن ناوەکانت بەڵێ هەمویان دێن بۆ لام و ئەو خێزانەی ئیسەیشم زۆر هەمویانی خۆشەوێ هەمویانی خۆشەوێ علاقەی لە گەڵ هەمویان باشە و لەگەڵ من ئەوەندە باشەکە وەسە ناکرێ نێوانتان محمود تۆ باسی ئەوت کردوتە لە مارکسلینی کۆمەڵی مارکسلینیەوە بەش داخڵ بووم لە شۆڕشی نوێ بەڵام دوایی ئەو ئەخیرانە چووی بۆ حەج چووی بۆ عەمرە ئەمە بە قەناعەت بوو یان زۆر بە قەناعەت بوو لەبەرەوە دایکی گەرمیان خوا لێی خۆش بێ هەموو جارێ من ئەو کاتە مەشروبیشمە خوارد و نوێژیشم ناکرد بە ئەوژەمەوە خەریکیشی دەمە نوێژ و شتێ کرد بەڵام هەموو جارێ ئەی پیاوەکە وە تەمەەن ڕۆی سەر سپی بوو ڕیشتە سپی بوو بگەڕێرەوە بە لای خوا لەو ژوورەی کە من مەشروبشتی تیا بۆ قەت نوێژی ناکرد بەرماڵەکەی هەڵە گرتووە ڕۆی بۆ دوور نوێژێ کرد بەڵام دوای مردنی ئەو زۆر تاسیر تێکردم ئەو تاسیرەی تر وادمداوتم بۆی ڕۆحی ئەو شاد بێ نوێژەکەم ڕۆژوە گەرم حەجەکەم بە قەناعەتیشەوە تا ئێستاش بە قەناعەتیشەوە بە قەناعەتم پێێتی و بڕام بۆیە هەموو جا هەموو شەوێکی دوعای بۆکەم و دەسڵاتم بێ خێریشی بۆکەم ئەمڕۆ خێریان بۆ کرد و هیچ شێوێکیش بێت و ئای خێر هینی ناکەم ئێستا ئەتوانین پێ بڵێ حاجی مەحموو زۆر ئاسایە حەجم کردووە هەموو ئێتقاتی شۆ حاجیم بەڵێ و هەر شتێکی بزانم یەک خەلەلی تایە نزیک نابمۆلەی هەر خەلەلێکە هەر خەلەلێکی گەورە پێی ناخۆشەلی دەڕووی دینیوە لێ نزیک نابمەوە بەس حاجی مەحموو بەر پیر دەرەکەوی سبینە پیر من ساڵ عمر باش بابینە سەر بابەتێکی تر پەیوەندێکی تایبەت لە نێوان تۆ
سەرکردەکانی شۆڕشە بوو یەکەم جار کە سەرۆک مامجەلالت بینی لەکوێ بینیت کاک محمود یەکەم جار مامجەلال چی ئەگەێنێ لای کاک محمود مامجەلال یەکەم جار لە ساڵی 1970 لە جێگای پیاڵێن توژەڵە لێ بە خزمەتی مامجەلال گەیشت دیارە مامجەلال کێوێکی یەکدار گەورە بوو لە ورە و لە قارەمانێتی و لە عیلم و لە زانست و لە نیشتمان پەروەری ئەوانم مامجەلال ئەو کاتە ئێمە دیمان گەنج گەنج و هەموو هینێ کەڵێکێک کرا بوو مامجەلال ناو کەڵێکێکا هیچی نەبووێنێ نەخانووە بوو نەهیچە بوو لە ناو کەڵێکەکە دانیشت بوو ئێمە لەگەڵ سامان گەرمیانی چوین بۆ لای مامجەلال ئێتر مامجەلال کە مامجەلال تەبینی وازانی مامجەلال چۆن لە عێراق ڕئیسی دەوڵەتە ئەوەندە هینی هەیبەتی هەبوو ئەوەندە ورەی بەرز بوو بڕای بۆ بوو ئێمە سەرەکەوین بڕای بۆ بوو ئەم میلەتی ئێمە ئەگەیەتە دەسات بڕای بۆ بوو ئێمە بەعسە ڕووخێنین بڕوا مامجەلال ورەیەکی جار گەورەی هەبوو ئینسان کە ئەیبینی ینی لە ١٩٠ ورەی بەرزە بووە مامجەلال لێبینی و ئێوەش لەم دوایشە ئێوە گەنجن پێگەیشتون ئەبینن مامجەلال لە ڕووی سیاسیەوە چ پیاوێکی گەورە و لە ڕووی نەتەوەیەوە چ پیاوێکی گەورە و لە ڕووی زانستی لە هەموو زانستەکانەوە مامجەلال پیاوێکی گەورە بوو هەتا لە ڕووی عەسکەریەوە مامجەلال کاتی خۆی کە خەریجی کولیە بووە چووە بۆ عەسکەری ئەو کاتە کردویانتە سابت وەزە لەسەر دەبابە بووە ئەو کاتە مامجەلال لەبەرەوە مامجەلال لە عیلمی عەسکەری لە عیلمی سیاسی کۆمەڵایەتی هەموو ێزانیەوە ڕۆژێک لەگەڵ برادێک سواری تیارە بووم لە ئەڵمانیەوە هاتمەوە لە ڕێگا قسەی بۆ کرد وتیمە زۆر ماوەیەکی زۆر لەگەڵ مامجەلال لەگەڵ کاک نەوشیروان بووم وتی ڕۆژی وتم کاک نەوشیروان تۆ قیادەی تۆ پیاوێکی گەورەی وتی بە قوربان من قاید نیم مامجەلال قایدە عشایر بێ بێتە عشایر شێخ بێ بێتە شێخ مەلا بێ بێتە مەلا عەسکەری بێ بێتە عەسکەری نووسەر بێ بێتە نووسەر شاعیر بێ بێتە شاعیر وتی ئەوەیە قاید من قایدنی من ناتوانم ئیداری چەند کەسێ بم پەیوەندی لەگەڵ کاک بافڵیشە باش ئێستا پەیوەندیم باشە ئومێ دەکەم دایمە سەرکەوتوو بێ خۆشمەوێ دڵنیایشم لە دوا ڕۆژە پیاوێکی گەورەی لێ دەرەچێ و پیاوێکشە بەتوانایە کوڕێکی باشە بەڵام ئەو لە دنیایەکی ترا گەورە بووە ئەگەر بمانەوێ وەکو مامجەلال لە هەموو ڕووەکانەوە پێ بگایە ماوەیەکی زۆری وێ و ئەو ئەم ژیانی ئێمەی نەدیوە ئیساکە ئەمە جاری وایە ئەگەر بۆ ئەوەی کە بەسەر ئێمە هاتووە بەس ئەنی بیگێڕینەوە بۆ خەڵک بۆ هەنێک گەنج وشتکە نەیدیوە ئێمە فشەکەر نەمانێت چی نەمە فشاکەن بەڵام من لە گەرمیانەوە چوومەت بۆ پیرانشار بەپێ ئەو کاتانە هەشت مەزەنی چلیم پێ بووە 75 پێ بووە کلاشکۆفێکم پێ بووە دەماچەیەکم پێ بووە دووربینێکم پێ بووە دوو ڕوومانم پێ بووە بەتانێکی بە کۆڵمە بووە لێرەوە فەرماندەی هێزم کردووە بۆ پیرانشار هەتاکو ئێمە ئەگەر بۆ خەڵکی بگێرتووە لێمە فشاکە بەم هەموو شاخ نە سیارە هەبووە نە هیچ هەبوو هەموو بە پێ و بەژیانێکی ناخۆش پارێشمان پێ نەبوو هەتا ئەگەرگەینە جێگای هەنێشتی باشتە بۆ خۆمان بکڕین خوامان بوو جووتێ پێڵاوی باش دەپێگەین پێڵاوی باشی بۆ ئێمە ئەوە نەبوو پێڵاوێکی جوان بێ چۆن پێڵاوێکی بەهێز بێونە دڕێ باش بەڵام لەگەڵ هەموو ئەو نەهامەتیانش کە بە سەرتان هاتووە بە ژیانێکی ناخۆش هاتێ پەڕیون بەڵام هاوکاری ئەو گەنجاناکەن کە ئێستا ئەیانەوە بچنە ناو سیاسەتەوە دەیانەوێت تەجروبە لە ئێوە وەرگرن جا کاکە مەحموود بە ئیجازەی ئێوە ئێمە لە بەشی دووەمی بەرنامەکە لەگەڵ گەنجێکا گفتوگۆکەین کە کوڕە شەهیدە و ئەو شەهیدە هاوڕێی بەڕێستان بووە و لە هەمان کاتیشدا ئێوە هاوکارێکی زۆر باشی بوون و ئەوی کە ببێتە ئەندامی پەرلەمانی کوردستان ئێمە لەگەڵ کاکدێکان لە بەشی دووەم گفتوگۆکەین دواتر بەیەکەوە لەگەڵ کاک مەحمودیش گفتوگۆکەمان بەردەوامە بێ لەگەڵمان بینەرمان دووبارە سڵاوتان لێبێ وەکو لە بەشی یەکەمدا لەگەڵ بەڕێز مەحموود سەنگاوی گفتوگۆمان کرد و لە کۆتایی گفتوگۆکە لانە باسی کرد کە یەکێک لە خاڵە گەشەکانی بەڕێز سەنگاوی ئەوەیە کە دۆست و هەواڵەکانی خۆی لە یاد نەکردووە
یەکێک لەوانە پشتیوانی کردنی کاک دیەکانی شەید حەمەد چاوشینە کە ئێستا ئەندامی پەرلەمانی کوردستانە. هەرچەندە کاک مەحموودی هەموو لایەک بووە، بەڵام ئەو هات وە کۆفایەک بۆ ئەو هاوڕێی پشتیوانی کاک دیەکانی کردبووی کەسیش گلەی لێ نەکرد و دڵیشیان پێی خۆش بوو. جا ئێستا کاک دیەکان لێرە میوانە. کاک دیەکان بەخێر بێ کاک دیەکان، جەژنی پیرۆز بێ. لە جەنابیشتان پیرۆز بێ. سەرەتا سوپاس بۆ شاشە جوانەکەی کورسات بۆم دەفەتە و جژنی پیرۆزی قوربان لە هەموو لایەک پیرۆز بێ و گەلی کورد و کەسوکاری شەیدی سربەزەکان و تێکۆشەر و پێشمەرگە دیرینەکان و ئەندام و لایەنگرانی یەکێتی بە تایبەتر پیرۆز بێ. بە دەرفەت ێزانم لێرەوە کە بەڕاستی بەداخەوە کە ئێمە ێستا لە جژنی پیرۆزی قوربانین، بەڵام پێویستە هەموو فیگەرە سیاسیەکان و کاربەدەستانی حکومی لە هەر پێگەیەک بن، خۆمان بە شەرمەزار بزانین بەرامبەر میلەتەکەمان بەڕاستی کە نەتوانرا لە پێش جژنی پیرۆزی قوربانەوە گیرفانی موچەخۆرانی هەرێمی کوردستان گەرم بکرێتەوە و من بەش بە حاڵی خۆم بەرامبەر هەموو میلەتی کورد و بەرامبەر دەنگ دەرەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و خۆشم خۆم بە شەرمەزار ئەزانم بەڕاستی کە نەتوانراوە وەک پێویست پێش جژنی قوربان موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان دابەش بکرێت. بەڵێ کاک دیەکان باسێکی ئەگەر مناڵیت بکەین باسمان کرد کە بەڕاستان کوڕە شەهیدن. بەڵێ مناڵی چۆن بوو ئەو کاتێککە باوکت شەهید کرا، ژیانێکی چۆنت هەبوو، چۆن گەورە بوو، ینی باسێکی ئەوەمان بۆ بکە. ئێستا خەڵک تۆ بینێ دەڵێن دیەکان ئەندام پەرلەمانە، بەڵام دیەکان لە خۆیەوە نەبوو بە ئەندام پەرلەمان. دیەکان چۆن هات تا ئەم مەرحەلەیە؟ وەڵاهی لانە خان من دیارە ئەو کاتێککە لە شەڕی نەگریسی ناوخۆیە بەداخەوە باوکم شەید بووە، باوکی خۆم بە چاو نەبی ئەو کاتەمەنە چەند پێم یەک ساڵان شتێک کەمتریش، یەک ساڵان دوسێ ڕۆژێک کەمتریش بووە بەڕاستی هیچ بەداخەوە ینی هیچ یادەوەرەیەکی باوکم خوالی خۆش بێ بیرم نییە بەڕاستی. بۆ مناڵی ئێمەش هەر وەکو زۆربەی بنەماڵە تێکۆشەر و خاوەن شەهیدەکانی تر لە دووری باوک و لە بەبێ باوک و لەنا ئەو هەموو معاناتەی شەڕی ناوخۆ و دواتر ئەو قەیرانە سیاسی حکومڕانی کە لە هەرێمی کوردستانە هەبوو لە دوای شەڕی ناوخۆ گەورە بووین. من دایم یادگارێکی ناخۆشم هەیە لەگەڵ ئەو کاتە کوردوتەنی بیری مناڵی کەمێت تیژە. من بە مناڵێکی چۆنەڵی ئەرچەنەمە بانە بێ بۆسف، بەڵام مناڵێکی قژزەردی سوروسپی ئەوانە بووم. یعنی بیرمە کە لە هەر مەجلیسێک یا لە هەر شوێنێکیان بینیم بەیانەوە کوڕی شەید حەمەد چاوشینە خەڵک بە چاوێکی بەزەییەوە سێریانە کردین. یعنی ئێستاش بیرمە هەستم پێ کرد کە من شتێکم نییە کە خەڵک وا هەستەکە بە چاوی بەزەیەوە سێرماگە و یادگارێکی زۆر ناخۆشە کە بەڵام خۆشبەختانە هەموو ناخۆشیەکە بەسەر ئینسان ئادێ لە ژیانە دوو لایانی هەیە، لایانی کێوەیە کە دڕوخێنی و لایانی شێوەیە کە دەرفەتێکە توانی بیخۆزیتەوە و ئەو ئازارانە بەهێزترێکەن. قۆناغەکانی خوێندنت بە سەرکەوتوی لەخوا بەزەوە بڵێ. وەڵام من سەرەتا لە جامیعەی ئەمریکی لە عێراق سلێمانی بەشی هەندەسە بووم، هەندەسەی میکانیک، بەڵامی تر هەر لە سەرەتایی خوێندنی و بەشۆ قەرارەکەم گۆڕی کردم بە کارگێڕی کار و بە کالۆرۆسمێ لە کارگێڕی کار لە زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی. لەناو کاری حزبایەتی و سیاست و ئەوانەیە لە کێوە توێنە ئەو بوارەکە کە دەکەن؟ وەڵا کاک زانە دیارە ئێمە بە حکمی ئەوەی کە کوڕی شەهید بوونەوە بە حکمی جەنابی کاک مەحموودیش کە نزیکایەتیم هەبووە هەر لە مناڵیەوە لەگەڵی کە جەنابیان وەک وەفایە کەمیشە ئاگایان لێ من بووە لەناو ئەو بارودۆخە سیاسیا گەورە بووین. من بیرمە کە سیڤیمان پڕ کردەوە بۆ کاندید بوون لەسەر لیستێکێتی نیشتیمانی کوردستان لەو بەشەی کە باسیەوە کاڵێ لە کێوە بووی بە ئەندام یاخود لە کێوە پەیوەندیت بەیەکێتی نیشتیمانی کوردستانە کرد. من ڕۆژی لە دایکبوونەکەی خۆم نووسی برادران کردیان بەگاڵتەوتم کاکە وەڵای ئێمە یەکێتی بوونمان شۆنەڵەی بە میرات بۆ ماوەتەوە هەر لەو ڕۆژەوە کە لە دایک بووین لەناو هەواڵانی یەکێتی و لەناو ئەو بارودۆخەیە گەورە بووین.
هەنێ توان بڵێم هەر لە مناڵیەوە تێکەڵێ و بارودۆخە بین بڵێ یادگاریەکی جەژن و ئەوانە چیت بەبیر دێکاک ینی ناڵم زۆر مناڵی بەڵام هی ئەم تازانە وەڵاشەڵە خۆت گەنجی بەڵێ لەخوا بەزای بە سواز دەکەم وەڵای دەست بۆ دەوروبەری تەمەنەکە و نابێ مشکلە نێ ئاسایە وەڵام من 29 ساڵم حەڤەی 1995 لەدایک بووم و باوکیشم هەژدەی 1996 سوتفێکی سەیرە لە یەک تاریخار دوای ساڵێک نەگری سیناو خۆیان شەهید بووە. وەڵا کاک زانا بی سەردەمی مناڵی بەداخەوە ئێستا پەیوەندی کۆمەڵایەتیەکان کەمێک سارد و سڕی پێوە دیارە جەژنی جاران ئەوەندەی من بیرم بیانی زۆر کۆنین ئێمە بەڵام ئی ساڵانی ڕابردوو گەرم و گوڕێکی زیاتری پێوە دیار بوو و یادگاریەکی ناخۆشم هەیە لەی مناڵیە. ئێمە کە لە گەڕەکی ڕزگاری لە شاری سلێمانی من لەوێ لەدایک بووم یەکەم ڕۆژی یەکێک لە جەژنی پێما بێ جەژنی ڕەمەزان بوو. خزمێکمان هەبوو لە کوڕێکی کەمێک عەجوول و ئەوانە بوو شەڕی کردبوو خۆی شارد بووە لە مناڵ یەکێک لە دراوسەکانمانیدا بوو برا گەورەکانی هاتن کەسیان دەست نەکە ئەو خۆی شارد بوویت شەڕەکە زۆر مناڵیش بووم لە یەکەم ڕۆژ جەژنایتر لیانێکی باشمان خۆدەوە دایم لە خیاڵماکە ئەی خۆشیتیانە پاسکیل و کەوتن و باچیدی خۆشیتیایە وەکوتم جەنابی کاک مەحموو هەمیشە بە حکمی ڕەفیقی نزیکی باوکم بووە وەک وەفاک هەمیشە ئاگای لە من بووە بیرمە کۆن ئەو کاتە تازە لە عابەی مناڵان هاتبوو کە بە کۆنتترۆڵ ئیشێ کرد سارەی مناڵان لە ئەوروپاوە دانێکی بۆ هێنا بوومە وشت ئەو کاتە سەرەتای 2000ەکان و 2002وانە کەم بوو لێرە بەڕاستی بردبوومە کۆڵانەوە لێم ئەخۆیترە و دنیای خۆ بێ هاتبووم بە سیرکەری کاک دێکان ئەگەر باسی تۆزێ کاندیدیت بکەین ئەو کاتێک کە بڕیارتدا خۆت کاندید بکەین حەزێکی خۆت بوو دەدویست بەڕاستی بچیتە پەرلەمان یان ئەو نزیکێت بوو لە کاک مەحموودەوە کە بەڕاستی پشتگیری و پشتیوانی تۆ بوو باسێکی ئەوە مامگە چۆن بڕیاری ئەوەدا کە خۆت کاندید بکەی وڵی لانەخانەوە ئەتوانم بڵێم بڕیارێکی دەستە جەمعی نەک تەنها خۆم هەرچەنە بۆ خودی شخصی خۆم بڕیارێکی قورس بوو بەڵام لەسەر پێشنیازی جگە لە جەنابی کاک مەحموودیانی ئەوە مامی گەورەمانە کاک گەرمیان و کاک کاروان کوڕانی کاک مەحموود و کاگاسۆس کوڕی کاک حامێتی حاجی غالی و پێشنیازیان کرد سەرەتا کەمێک لام قورس بوو قەت خۆت بیرت لەوە کردەوە وەڵاهی ئەگەر بیریشم لێ کرد بێتەوە بەو دەرەجێ یعنیها ئەوە نەبووە کە ینی ببێ بە قرارێکی تەواوەتی ئەوان زۆر سەپۆرتیان کردمەوە ئەوان ئەتوانم بڵێم ئەوان پێشنیازەکەیان یادگاری چی هەیە لە لەگەڵ بانگەشەی هەڵبژار ناخۆش وەڵا کاک زاناخۆ بانگەشەی هەڵبژاردن بەداخۆم جارەیان بانگەشەی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان زۆری خایان بە حکومی دوسێ جارێک داخرا ینی 6 مانگێک ماندووی کردین کاتی بانگەشەی هەڵبژاردن یعنی پڕە لە سترێس و قەلەقی و بەڕاستی ئەرچێکی قورسە بەڵام لەخوای گەورە بە زیابێ بە پشتیوانی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرکردایەتێکی و جەنابی کاک مەحموود سەنگاوی و ئەو برایانی کە باسم کرد توانیمان سەرکەوتنێکی باش لەخوای گەورە هەم بۆ یەکێتیوە چاوەڕێ سەرکەوتنەتە کرد واللهی ئەو کاتێک چیتە پرۆسەکەەوە پرۆسەکە نەخێر چونکە بەڕاستی هەڵبژاردن هەتا خۆت لە ناوی نەبی نازانی چ سترێسیەکە بەڵام لە سەروبەندی دەستپێکی بانگەشەکەیە یعنی ئەو مانگی پێش ڕۆژی دەنگدان بەرچاوڕوونیەکمان هەبوو تا حەدەکە توانین دەنگێکی باش کۆبکەینەوە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان و یەکێک لە یادگاری خۆشەکانیش کاتی بانگەشەی هەڵبژاردن دایم کە لەگەڵ جەنابی کاک مەحموود دەچوین بۆ دیارەمەم جارە هەموو ناوچەکان گەڕای ینی ئەوش وەک سیاسەتێک کە بتوانین لە هەموو ناوچەکان کاریگەریمان هەبێ من تۆزێک خەواڵوم
يعني بداخو جيلي جنابي كاك محمود وجيلي سردني فيري او هلاكي نبوي هلاكي نبوين إتر دايم كلنا وسارقا خوم ليك بقرآن هستقم لبرلمان شو دايم أتصم خول ليك حاما مريض تو كوكوت أركض قرصة يكم لعائلتي الشهيدة وخدوت روجي دز بكاربونم يعني اندامتيم ليشتيا وروجي كلا دايق بوم الرقواك تو نوع عائلة جوم پشتیوانی کاک محمود و کوباست کرد کۆمەڵی خەڵکی تێکۆشەر و ئەوانە ڕوئیاتی هەم لە ناو سیاسەت هەم لە ناو پەرلەمانە بە شتێکی جوان دەست پێکرد کە باسی ئەوت کرد کە نەهاتنی موچەیەکێکە لە گرفتە گەورەکان و هەست بە نەقسێکەکەین ئەگەر بە کورتی پێمان بڵێ ئەتەوێ چیت یعنی پلان و بەرنامەیەک لە ناوێکێتیا لە ناو حکومڕانیە بۆ گەنجان بۆ خەڵک بۆ کە سوکاری شەیدان هەبێ وڵای کاکزانە من هەمیشە وا بیرم کردوتەوە هەموو کەس و کارێکی شید هەموو کەس و کاری تێکۆشە لە دێرینەکانمە مێژوویەکی جوانیان هەیە من وەک ڕەشەیدی هەمیشە وا بیرم کردوتەوە ئەگەر دێکان نەتوانێت مێژووی باوکی جوانتر بکە بەڕاستی ئەڵە دەستکاری مەکە با خراپینەکەی یعنی هەمیشە وا بیرم کردوتەوە کە ئێمە مێژوویەکمان هەیە ئەبێ ئەو مێژووە جوانترکەین و بیپارێزین بەڕاستی و ئێستش کە بووینەتە جێگەی متمانی کۆمەڵانی خەڵکو و دەنگدەرەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانمە خۆی بەخۆی ئەرکێکی زۆر قورسە بەڕاستی ئەرکێکی زۆر گەورەیە ئەم سەردەمە میلەتەکەمان و هەرێمەکەمان بە قەیرانێکی 10 ساڵ زیاتری دارایی و لەبوونی خزمەت گوزاریات تێپەڕێ و تا حدێک لاسەنگبوونیێکی هێز لە هەرێمەکەمانە لە ماوەی ڕابردووە بەهۆی هەڵە سیاسیەکانی پێشووە ڕووی داوە کە شیعاری ئەم جاری یەکێتی نیشتیمانی کوردستان ڕاستکردنەوەی ڕێڕەوی حکومڕانی بوو ئەمەش بە ترازوکردنەوەی ئەو هاوسەنگی هێزە بێکە لە هەرێمەکەمانەوە توانم بڵێم ئەم هەڵبژاردنە نەتیجەکەی بە شێوازێک بوو کە یەکێتی نیشتیمانی کوردستان توانی سەرکەوتوو بێ لە بەدەستهێنانی ئەو شیعارەیە و ئەرکی زیاترمان لە پێشە بۆ ڕاستەڕێکردنەوەی سیستەمی دارایی و حکومڕانی لە هەرێمەکەمانە کە بتوانین لە ئاست چاوەڕوانی کۆمەڵانی خەڵکی کوردستان نابی خولیانی تۆ لەگەڵ کاک محمودا لە کۆتایە باسەکەین تێکەڵی ئەو دوو سپاسانەکەم دووبارە سپاس بەڵێ لەگەڵمان بن بەرداوامە بین لەگەڵتان. دووبارە سڵاوتان لەبێ ئازیزانم لە گەنجینەوە لەگەڵتان بەرداوامە بین لەگەڵ کاک محمود سەنگاوی و کاک دیەکان بە سپاسەوە کاک محمود بیرۆرەکانی سەنگاوی پێشکەش بە ئێمە کرد کە لە نووسینی خۆیەتی کاک محمود ئێمە باسمان لەوە کرد کە کەسانی وەکو بەڕێستان تا چەند هاوکاری ئەو گەنجانە بن نمونەی کاک دیەکان کە دەیانەوێت بێنە ناو سیاسەتەوە بەس پێشەوە بزانم لە بیرەوەریەکانی سەنگاوی باسی باوکی کاک دیەکانت کردووە؟ بەڵێ کاک دیەکان باسی لەوە کرد کە هەر لە مناڵیەوە لەگەڵ ئێوەیە گەورە بۆ پشتیوانێکی باش بوون بۆی و وەک کوڕەشەهیدێک وەک ئەوەی کە باوکی کاک دیەکان کە زۆر لە ئێوە نزیک بۆ هاوڕێ بوون چیتان بۆ کاک دیەکان و بۆ هەموو ئەو گەنجانە هەیە کە دەیانەوێت شوێنگرەوەی و شوێن پێکانی ئێوە بن و گرنگی بەکاری سیاست بن و بێنە ناو سیاسەتەوە؟ وەڵا یەکێتی نیشتمانی کوردستان هەروە بەگاڵتەوە نەگەیەتە مەرحەلەیە یەکێتی نیشتمانی کوردستان خوێنی هەزاران شەید و گەنجی و باوکی ئەماکە شەید بووە هەموو کەس حەزی لە ژیانە و گەنجانە هەموو حەزیان لە ژیانە بەڵام هەستی نیشتمان پەروەری و ئەو غەدر و تەعدایەکە لە میلەتەکە کرێ ئەو سەردەمانە ئێمەی وروژان بوو بۆی بچینە شاخ پێشمەگایەتی بکەین ماندوو بین ئێمە بەهین ناکەنە سەر خەڵکا بڵێن وەڵای ئێمەوامان کردووەمان کردەمە لەبەرەوە هەموو گەنجێک بە کوڕ و کچەوە لە هەر جێگایەکە بێ لە دنیا ئەرکی سەرشانێتی خزمەتی وڵاتەکەی بکەم بزانە ئیساکە ئەبینین لە جێشی ئیسرائیلیەوە هەموو کچە تەیارە ئەو هەموو کتە بۆ نمونەوە هێرشەی کردانە سەر ئێران هەمویان کچ بوون کە ئەو تایارانەی کە هێرشیان کردە سەر ئێران و لە قاعیدەی سەواریخی ئێرانیەکانیاندا هەموو کچ بوون جا ئەرکی سەرشانی هەموو گەنجەکە کە خزمەتی وڵاتەکەی بکە بەڵام بە پێی ڕۆژگار بە پێی ڕۆژگار ئەو سەردەمە ئێمە چەکمان هەڵەگرت و لەو شاخانە بووین و ئەمان و ئێمە شەهید دەبین لە پێناوی وڵاتەکەمانە
و لە پێناوی وڵاتەکەمانە و لەسەر ڕێبازی یەکێتی نیشتمانی کوردستان و جەناب مام جەلالیش ئیستا کە هاتووەتە بەردەستیان ئیستا ڕۆژانە ئەنواع قساکرێ یعنی لە وڵاتێکا کە خەڵک ئازاد بێ ئەنواع قساکەم ڕاستە ئێستا جەنابی کاک مەسعود دەڵێ وەڵی ئێمە نابێ سەر بۆ هین شۆڕکەین بۆ موچەوانە ڕاستە ئێمە چەندی ساڵ پێشمەرگە بووین کەسم بوو موچە ماماتی بەڵام ئەو کاتێ ئێمە مەسئولیەتی خەڵکمان لەسەر نەبوو ئیستا مەسئولیەتی خەڵکمان لەسەرە ئیسا خەڵک برسیەتی ئیسا خەڵک پێی وایە ئێمە هەمومان لە ناو ناز و نیعمەت ئاژین و مناڵی ئەوان فەقیرە و ئەوەیە ئەویش ڕاستە و ئەبێ ئێمە هەوڵ دەین ئەم گەنجانە دروست بکەین بۆ ئەوەی خزمەتی وڵاتەکەیان بکەن من ئەم کوڕە هەوڵمدا بێتە ئەندامی پەرلەمان هەر بۆ نییە بێتە ئەندامی پەرلەمان کوڕێکی وریایە بۆی لەو ڕێگەیەوە خزمەتی ئەم وڵاتە بکە خزمەتی میلەتەکەمان بکە بەڵام بەداخەوە زۆر جاریش گوێ لە دیعایی دوژمنەکانیشمانەگرین من خۆمێکێکم لەوانە گەر سەری سایتەکەم بکەی چەند ڕەخنەم کردووە لە هەموو برادرە لە هەموو ماڵی مام جەلال و لە ماڵی کاک مەسعود و لە سەرکردایەتی خۆمان و لە هەموو ڕەخنەم گرتووە بەڵام ڕەخنەکانی من بۆ دروستکردنە بۆ ئەوە نییە بمانوێکێتی نیشتمانی کوردستان بڕوخێنین لە ناو جاری وایە لەو بازەڕایەکە لە دوژمنەکانی میلەتەکەمان یەکێ لە لایەنە جاسوسیەکان دێ قسەیە فرادەن دژی حکوومەتەکەی ئێمە دژی لایەنێکی سیاسی دژی ئەوەی تر هەموو خەڵک ئەیگوێتەوە ئەو قسەیە گەنجەکانمان ئەبێ هەوڵ بدەن پێ بگەن و پێ بگەن لە ڕووی ئەسکەریوە لە ڕووی سیاسیوە لە ڕووی کۆمەڵایەتیوە لەو ڕوانەوە خزمەتی ئەم وڵاتە بکەن زۆر خەڵکەیە لە ئێمە فەقیرترە و حکوومەتی هەیە زۆر جگایە لە دنیای سەژ ناتوانێت کاربا بگەێن ناو میلەتەکەیان ئێمە لەوانە زۆر باشترین بەڵام خەڵکی ئێمە خەڵکی ئەو وڵاتی ئێمە پێی وایە ئیمکانێتێکی زۆر لە وڵاتە هەیە و ئێمە نایگەێن نەدەست خەڵک پێی وایە سەرکردەکانی ئێمە دزن و ئێمە نێشمان توانیوە خەڵک قەنەعەت پێ بکەین کە ئەم وڵاتە ئەوەندەی هەیە ئەم وڵاتە ئەوەندەی هەیە بێ بەوە ئیدارەی خۆمان بینە ڕێوە و ڕەنگە سەرکردەکانی ئێمەی زۆر تێکڕاوی خەڵک نەبن کە تێکڕاوی خەڵک نەبن خەڵکیش ڕەخنەی هەیە لیان ئەبێ تێکەڵی گوێ لە ڕەخنەی خەڵک بگرن گوێ لە داواکاریەکانی خەڵک بگرن و گەنجەکانیشمان هەوڵ بدەن بچنە ناو خەڵکەوە هەر ئەوە نییە بێت لێرە بێت ئەندامی پەرلەمان و دوو ڕۆژ تێ بۆ کۆبنەوە چاودێری کارەکانی بەنمونە کاکدەکان چاودێری کارەکانی کاکدەکانەکەی دوای ئەوەی کاچێتە پەرلەمان کۆبوونەوە بکا لەگەڵ خەڵک پێ بگەێنێ بڵێ کاکە ئەم حکوومەتی ئەم ئەمەنەی هەیە بوجەکەی ئەوەنەیە ئیمکانێتی ئەوەنەیە بێ بە من ڕازی بین نابێت لە پێناوی پارا تەسلیم بین و نایش بێ ئێمە خۆمان تێر بین و خەڵک برسی بێ ئەوەیشێکی لە شتە خراپەکانە ئەبینێ من کۆمەڵە سیارم بە دواوەیە و ئەو بە پاسکی لە ڕوا ئەبێ ئێمە ئەگەممان لەوە بێوە زۆریش پێویستە ئێمە کۆمەڵی ئەکادیمی باشمان هەبێ بۆ پێگەاندنی کادیر ئێمە کادیرەکانمان لەناو مەڵبەندەکانە بەداخەوە پێ نەگەیشتوون هەرچەندێ گۆڕانکاری باش بووە بۆ نمونە و کاتانی ئێمە مەسئولی حیزبی ئەوانە بووین خوێندەواری ئەو تۆ نەبووین ئیساکە ئەبینی مەسئولی کۆمیتەمان دکتۆرای هەیە مەسئولی مەڵبەندمان دکتۆرای هەیە بەلای کەمەوە خەریجی کولیە کارگێڕی کۆمیتەکانمان زۆر جاریە خەریجی کولیەیە دکتۆرای هەیە ماستەری هەیەی هەیە بە ئاگایە لە دنیا بەڵام پێویستە زیاتر خەڵک تێبگەێنین پێویستە زیاتر خزمەتی خەڵک بکەین و خەڵکی خۆمان بکەینە خەڵکێکی ئەکادیمی و ئەو خەڵکە ئەکادیمێ گۆشی بکەین بە نیشتمان پەروەری هەر تەنیا شادە شەرت نییە خەڵکی وایە بینی دکتۆرای هەیە مامۆسای جامیعەیە بەڵام بیاگایە لە دنیا هەر بیری ئەوەی کە خوێندوویەتی بیری لای ئەوەیە بەڵام ئەم گەنجانەی ئێمە کە ئیستاکە هاتوونەتە مەرحلەی خەبات و ئەوانە ئەبێ ئاگایان لەوە بێ ئێمە دەریایە خوێنمان داوەتە ئەو حیزبەمان گیانێتە ئەو ئاستە تا ئەم ئازادیەمان گیانێتەوە ئاستە ئەبێ بە تۆن دەستی پێوە بگرین کە لە دەستمان چه جارێکی تر نایەتەوە کورد بە هەزاران ساڵی تر ئەوە هەلێکی ئەوەی بۆ هەڵ ناکەوێت هەرچەندی ئێستا پێم وایە کورد بەرە و سەرکەوتنە ڕوا ئەگەر ئاگامان لێ بێ ئەگەر بزانی چۆنەی بینە ڕێوە بۆ نمونە
ڕۆژاوا تقریبا ئەوەی من بینیم ئەو سیانزە مادەیە تقریبا هینا فیدرالیە ئەوان فیدرالیان وەرگرت و ئەبینم دوێنێ مستەفا کازمی ئەڵێ ئەبێ ئێمە کوردستان بکەینە کۆنفیدرالی طبعا کۆنفیدرالی لە سەروی فیدرالیەوەیە کۆنفیدرالی دەوڵەتێکی جایە بەڵام لە ڕووی سەربازی و لە ڕووی اقتصادەوە یان لە هەر ڕوویە لەوانەوە لەگەڵ مرکز شەریکە ئەمە ئێمە ئەگەر ئیستا ئاگامان لێبێ ئەوانە وە زۆرای عێراق بووە کەواڵێ ڕئیسی مخابراتی عێراق بووە لە پێشا کەواڵێ معنای ئەوە لە خۆی ئەوە ناڵێ مەرحەلەیە ترمان لە پێشۆیە بەڵام ئەگەر ئێمە بمانوێ پارتی لە بێ خەڵکێشن و فڕی دەین پارتی بێ ئێمە لە بێ خەڵکێشە فڕیدا کەسمان ناتوانین ئەبێ ئێمە بڕوامان بەوە بێ کە ئێمە پێکەوە دەوڵەتێک دروستەکەین حکومەتێک دروستەکەین بۆ خزمەتی ئەم خەڵکی کە هەیمانە ئەمە وەکو بۆ کاکەدەکان و بۆ کۆی ئەوانەی بەڵێ کۆی ئەوانەی کە ئیساکە هەن گەنجن سەیرەکە ئیساکە گەنجی وا هەیە تەنیا بیر لە مەشروب خواردن و دوو لە ڕووی ئەو کچە خۆشەویستە بێم یێبازی ئەوانە کاتەوە ئەوە زۆر خراپە ئەوە بەشێکە لە ژیانەوە هەموو بەشێک نییە لە ژیان وڵاتەکەت ئازاد نەبێ ئەوانیشت پێ ناکرێ وڵاتەکەت ئازاد نەبێ دینداریشت پێ ناکرێ و هەنێ لایەنی هین من ڕەنگە خراپیش بەسەر مامە بشکێتەوە قساکەن ئەڵێن وڵی ئەمانەی حەماس باشیان کرد خراپترین شتیان کرد ئەوانەی حەماس دەوڵەت بوون اقتصادیان هەبوو وەزعیان باش بوو ژیانی خەڵک باش بوو هەموو ڕۆژێ دووسە ساروخیانە گرتە ئیسرائیل هەتا ئەویان کە پەلاماری ئیسرائیلیان 1200 کەسیان کوشت ێ باشە ئیستا ئەبینی ئیسرائیل ئەو وڵاتی وێران کرد ئەمە چاکیەکەی لەکوێ بوو ئەڵێ وەڵا ئەمانە هینایی جیهادیان کرد کاکە من ئەزانیم سا چاری تۆ ناکەم کاکەم پیاکەم بەتەمە لەگەڵ تۆ بکەمە شەر ئەوە شەڕێکەیە ئێمە پێڵێن شەڕەکەی مام ئەویل تاڵاوی ئەویل تاڵاوی هەبوو پیاوێکی فەقیر بوو کوڕشی پێشمەرگە بوو زۆر شەڕ و خڕیانە کرد ڕۆژێ لە ئاوایی کانی خایر بووە شەڕیان لیاندا بوو هات وازم کاک عادل شکر و نەزانم کێ بوو لێ پرسی مام ئەویل چۆن بوو شەڕەکەتان وتی وەڵا کوتێکێکە مۆشان نەیگرت کوتێک کێشان دایەتەوە قسەر ماسەری شکیا بوو بەردێک مۆشان نەیگرت بەردەی کێشاندایە لوسمە لوتی برینار بوو شەخێک مۆشان قاچمی گرە سەر پشتدام لە زەوی شەخێکی وەشان دای لێم وانە دیوان بەمە شەڕ نیمە کوشتوتیان دا بەڕاستی هەنیشت هەیە ئەبێ بزانی سیاست بکەین مەبەرنا گفتوگۆ لەگەڵ ئێوەیە زۆر شیرین و جێ دڵخۆشیە کاک مەحموود کاک دێکان بەڵام کاتی بەرنامەکەی ئێمە شەر ئەوەندەیە و جەژنان و گەنجینی ئێمە حەزەکەم دوا سەرنج و دوا جەژنانی کاک مەحموود ببیستی وەڵا دوا سەرنج من ڕەخنەیەکم لە ئێوە هەیە لە ئەوانەی ئیعدامی یەکێتی وەرونە جاری وا هەیە شەڕە بێ ئەچمە ناو شەڕەکە سێرەکەم ئیعلامەکانی تر هەموو لێ ئەوانەی یەکێتی دیارین زۆر ئەوە جاران بوو ئێستاوا نابێت زۆر تووڕابم زۆر تووڕابم لەبەرەوە ڕەنگە نازانم ئەوانەی لایەنەکانی تریان برادرانی پارتی دەوڵەمەنن ڕەنگە میکانێتیان باش بێ خزمەتی ئەعلامی خۆیان زۆرتر بکەن بەڵام حیزبیەوە هەیە هەر هیچی نییە لاتە سێرەکەی ئەعلامەکەی لە ناو شەڕەکەی ئێمەیە و ئەوانەی ئێمە دیوەڵام من بە کورتی ئەوە بڵێم یەکەمیان پەیوەندی بەو دۆخای ڕابردوو هەوە لە یەکێتی دووەم کورسات نەمەتێکی هەیە قەت نەمانویست و سەنگەری پێشەوە بشاندەین ینی لە BBC لە CNN ئەوانەی مامۆستا گەورەکانی ئەعلامن تەجروبیان لە جەنجی جیهانی تا ئێستا هەیە ئەڵێ نابێ مێدیا شوێنێک پیشاندا کە ببێتە هۆکارێک کە دوژبن پێی بزانێت شەرت نییە شەڕ بێ هەر ڕووداوێک هەر ڕووداوێک ڕووەدا بێ ئەعلامی یەکەتی نیشتمانی کوردستان لە پێش هەموو خەڵکەوە لێ بێ لەبەرەوە کاتێ ئێمە ئەعلاممان هەبوو خەڵک نەی لەبەرەوە تۆ مەیدانی ترین لێرە ئەو خەوەی تۆ کاک دێکان وای لەکات بەگشتگیری بەسەر بوو مەسەلە خەواڵیەکە نییە جەنابی کاک مەحموود و ئێمەمانە وەک گەنج کەمێک فەرقیە و ماشەڵڵا زۆر خێ و زۆر شەڵە سێ تەمەندێژی بۆ کاک مەحموود دوا سەرنج و جەژنانی کاک دێکان وەڵا سوپاس دووبارە بۆ ئێوەی بەڕێز وەک لە سەرەتای بەرنامەکە کاکزانە یعنی بەداخەوە بیلەتەکەی ئێمە وای لێ هاتووە قەیرانی دارایی گەیاندوونێتی حەدێکە ئێستا خەڵک ئێوێ بژی داوای خەڵک داوای سەرەکی خەڵک ئەوەیە بژێوی ژیانی هەبێ و بژی هیوادارم لە پاش
پشوەکانی جژنی قوربانی پیرۆز چ فیدراڵ و چ حکوومەتی هەرێم تواناکان و هەوڵەکانیان یەخەن کە بتوانین بەڕاستی موچە بۆ کۆمەڵانی خەڵک دابین وکرێت کە بەڕاستی و مافێکی سەرەتاییە بەداخۆ یعنی ئێستا کۆمەڵانی خەڵک لە بریەوەی کە داوای خزمەت گوزاری و چاکسازی و گەنجەکانمان بەڕاستی دوای خولیاکانیان بکەون گەڕاوینەتەوە خاڵی سەرەتا کە داوای مافە سەرەتایەکانی ژیانە کە ئیش موچەیە بەڕاستی سپاسانەکە زۆر سپاس بۆ بەڕێز کاکە دێکان شەهید محەممەد کە ئەندامی پەرلەمانی کوردستان و سپاس بۆ بەڕێز محمود سەنگاوی کەسایەتی سیاسی و سەربازی هەرێمی کوردستان و ئیسا هیچ نیم کەسایەتی دیاری بەڵام لە دڵی هەموو یەکێتەکانای من یەکێتیم هەتا مایشم یەکێتیە بم هەتا ئەو کاتەی یەکێتی لە بەرەی خەڵک بێ هەر یەکێتیە بم ئەو کاتەی لە بەرەی خەڵک نەبێ تاریخی خۆم تێک نادەم بێدەنگەتم دانیش دەستان خۆش بێت بەڵێ ئەزدان کاتی بەرنامەکەمان کۆتایی هات بە هیوای ئەوەین کە توانی بێتمان بە گفتوگۆکانمان لەگەڵ کاک محمود و کاک دێکان کاتێکی خۆشمان بۆ ئێوە دابین کرد بێت و بەڵێنتان پێ دەدەین لە شەوانی جەژن گەنجینە بەردەوامی دەبێت سپاس بۆ بینەربوونتان ئەمانەتی خوابن